بەرنامەیەکی عەمەلیمان پێ بڵێ بۆ ئەوەی لە مانگی ڕەمەزاندا جێبەجێی بکەین. بەرنامەی عەمەلی برا بەڕێزەکەم لێستاوە نیەتت هەبێت کە تۆ بە ڕۆژوو دەبی ئینشاءالله، و نیەتت هەبێ شەو نوێژەکان بە جەماعەت تەڕاویحەکانت دەکەیت لە مزگەوتێک کە بتوانی بۆی بچیت و بە گوێرەی سوننەت نوێژەکان بە خوشوعەوە و بە درێژی بکەن. سێهەمیان زۆر لە خزمەت قورئاندا بە. مانگی ڕەمەزان شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القورآن. هەوڵدە نازانم کەسابەتی تۆ و بەرنامەی ژیانت چۆنە، بەڵام موسڵمانان تێکڕا هەوڵدەن بە ڕۆژ ختمەیەک بکەن لە درێژایی ڕەمەزاندا و بە شەویش ختمەیەکی قورئان بکەن. خوای گەورە یارمەتی دەری هەمومان بێت. و کەسانێک هەیە زیاتریش دەکەن کە نەشت توانی ڕۆژی جوزئێک هەر بخوێنی جوزئێ قورئان. ئەوەش ئەو. و زۆر دوعاکردن لە کاتی پارشێو و لە کاتی بەربانگدا ڕۆژوشکاندن. و حەوتەمیان هەوڵدەی نوێژەکانت هەمووی بە جەماعەتکەی. و هەشتەمیان هەوڵدەی سەدەقە و خێر زۆر بکەیت. نۆیەمیان ئیفتار الصائم، هەوڵدەی کە خواردن بۆ ڕۆژەوان دابین بکەی یا ئەو شتەی کە ڕۆژی پێدەشکێنن. و دەیەمیان پابەندی زیکرەکانی خوای پەروەردگار بی، یادی خوای گەورە بەیانیان ئێواران بەردەوام بیکەیت ئینشاء الله تعالی. یعنی مە بە کورتی ئەم دەخاڵەت لەبیر نەچێت ئینشاء الله تعالی بەردەوام بی لەسەری ڕۆژانە لە مانگی ڕەمەزان. خوای گەورە یارمەتی دەری هەموو لایەکمان بێت.